هەروێ مەبەواشو و ئینە جەدەرەنجام و ئانەی کە من وانا لێ مێژوان و هەرس و کەوتی کوردی لێ مێژووینە چێشە لێ ئاینەکانت چەنینە لێ زمانی نەچەنینە لێ ئەدەبیاتی نەچەنینە لێ تەنانەت بزوتنەوە مۆدێرنەکانی سەبوونی نەتەوەی کورد سەر و بزوتنەوە مۆدێرنەکان بەس ئی بزوتنەوەی بە ناچاری ڕەشم بە پاوە سیستەمەیە ئەرز و کەوتکەرن وإن نظام عقلين لإما كردينة يعني ل كوبيه إتميانا كإتميا كي كوبينة نتبع أمان آراوة وإن نتوى بسنا عقده بسنا بيمانة بينو إتميا كان كي بيمانة ممر بيمانة كيشا آننا كي يقبونوا إما يوبيي إما اینا لی جوازی اتنی کامانه ورو آنی کرد بیایی پس نظام زامن و آنی کرو که هورامیانه کرد بو سورانیانه کرد بو فلانیانه کرد بو اینو والتر که باسم کرد یو جا زمانوانه که هن عرب اینا چیوه ماشو بلام بغلطی فرد بغلطی انکریان من چاوینە کەم بەداخەوە جوملەکەم ناردۆ جیاوازی بین و عەدنانیەکە و قەحتانیەکانێ نامێ زمان ناسەکەی ئەبوو عومەری کوڕی عەلان کە هینە یعنی جە زمانەوانە کان کە ئێتیمامەش بە زمانی عەرەبیدان وەڵێ تەسەور کرد وەڵێ جا حزوای شایشە نەبوو یعنی کۆنا بەداخەوە مێژوەکەم نەنیستن هەنوو واش مکەینە جیوان هی کابرا قسەوەژە نەفرە سەیرانێ ماچۆ بە حمەیرەکە ماچۆ کە قەحتانیەنی وێش دیارە عەدنانین ماچۆ من لسان حمير وأقاصي يمن بلساننا ولا عربيتهم بعربيتنا يعني زمان حميريكا زمانكو إيمانيا عربيتيكي شا عربيتيكو إيمانيا يعني عربيي حميريكا أفرمو عربيشنيا كإيما هنما إنا يعني أنا حميريكي عربين يعني عربيتيكا شا جوازا ورو أنا عرب نتوان بس حميري قحتاني وعدناني اثنيني طبعا إينا هر زمان وانا كا وشا أردنو إشكالي قورشا دوس كردن سرواني يا حميري عربين يا عربين يا جاكاتي أنا تكستك بياني شاردنو كحميري على أساسي كابرا بعربيج مزانو جاكاتي أنا حميري بعربي زانو يعني قحتاني كير بعربي زانو عينو عدناني كي بلا ما شو جيني وعربيتي كومن شني عربيتي عايشة جوازة نا عربيتي كش مايونيا بلام عربيتي كمايونيا إما كردين مي بس كردبونا كما جوازة يعني كرديتي كما جوازة من هوراميانا كردنا سورانيانا كردا زازاكيانا كردا هر يوشاب بفورمكو ويشو گزارش جرجیانە نەتەوەیەکەی کەڕوە وەرو ئانەی ئێمە ئینامی وەردەم و کۆمەڵێ فۆرمەی جیاوازی کوردبێنێ وە چێوەن ئینە ڕادریۆ کە من هەورامیانە کورد بوو وە چێوەن من چن هەورامی بوو ئانە کوردەنا و ئانە هەورامیانە کوردەنا و من مەتاو کە هەورامینا سۆرانیانە کورد بوو سۆرانیەش مەتاو هەورامیانە کورد بوو سۆرانیەکەشم سۆرانیانە کورد بوو منی جەورامیانە کوردەنا و ئانەی کە ئێمە کەروەیۆ ئاجیان بینێنێ و عالەم و تەسەوراتانە کە لێ ئێمە نەهەن یۆن و ئێمە فۆرمێ جیایش مێمی پەنێ ئی کابرا بە نوعە یعنی نەزانانش ئی دوێ یۆنی خاسانە عەرەبێچەنێ و زمانەکەی چا جیاوازە زمانەکەشە عین و زمانەکە ئێمە نییە کە ئێمەش عەرەبێن نی ئەی چەنی بۆ ئاێ زمانەکەشە عین و ئێمە نییە و عەرەبێچەنی ناچار ئی سێغەشەد متەنەرێ
كعربيتك عائشة عربيتك إيمانيا عربيتي عائشة يعني عائشة عربيني يعني نك فارسيني عربيني عربيتك عائشة عربيتي إيمانيا فعلا يعني كابراس كرو اي جمله طبعا ما واشو ازمان وانا عربي با انا كما ياشي مساله كولياوه چون كثير هنا ماني وسرج تماشا كرو قربا غلطي پاس تفسير شاكردن كاي بيا واتن عدنان يكي عربي نه قحطان يكي عربي نه چی چونکە ئێوە على ئاساس بە عەرەب نیانەرە ئەوی ترش بجا عەرەبی بەرکردێنێ جاکاتیانە جا عەرەبیش بەر نەکردێنێ ماچۆ ئاوی عەرەبیەتیەکەشا جیاوازا جا عەرەبیەتی من يعني هايشي عربيني بلام نوع تر عربيني من نوع تر عربنا هورا ميج نوع كردا وسوراني تر نوع تر كردا وكرد بي عبارتها جكوبيو آزادانو اي نوعا كهيش كامشا تعدانا كراوي تريشا وهيش كامشا اوي تري نكرو بويش يعني كرد بي داوا ويبي كرو كرد بيي باورامي كي ماشو هورامي با نك سوراني تتو اینو کرد سوراني کرد به هورامي يعني چه يعني تو چان سيستم هلدا يعني چای یاساو كرد بيي یاساو كرد بيي تمارنه كي یاساو كرد بيي مارا تو كرد ني ورو اني اشوم كاتي ايمه بدر چی یاسه ببی رشاو کرده آیاسه گرک معنی چی به کرمی چی و کسر مگیرو ولی ضمن و آنیشان موضوع استانداردی بی و هم کاتوش پاسب زمان 2008 به امزاکی کو کریه و کسورانی کریو به استاندارد و دسالاتیش هول دریا دسالاتیش بکار باریو په آنه که ایچی و سپیو آنه به مناقشه که يعني جدله دروز بي وكوثر وجري دكا وقسي كريه حتى يا واحد اميري حسن بور كيون جزمان وانا خاصكا روجلاتي شي وجنيز برنامج شوفينيزمي سوراني هنا برم واجنگيه بي واكاتا اجنگبي من دلي نيستي دكتورا كاين من بنا وخريك واني بنا كاياسي اي سيستميه بربارولي ميجوين لزمانين اللي انين ايشي واكهن أنا بمن بسواتشي دلوتكو جنگا كينه مناقشة دكتورا كيف كريا كتشينا مناقشة كريا إيني كتشابيني قرد بمصطلحكو أميري حسن بوري يعني سربا شوفينيزمي سوراني بيني يعني أنا بيني كواتشيني أشوم سورانيا ككريو با سبنيو حسن بورا كوش سورانيا روشالاتي نهار هنين سوراني نايس بلا ماني روشالاتي ريتر شابي اني روشالاتي اني بپنشا پاسه بهشون جود ستانداردي بو جود ستانداردي يعني دو قياسي اخر دو قياسي مكريو هاي كشكش لي ستان هنا كاينه يعني كواتشيني فرستانداردي فرستانداردي يعني ستاندارد يعني چون قياس ما منو وتو ستاندارد من يره بيني يوبو يعني ستاندارديون ما تعرف كريش فري كرد فرستانداردي تكش جدزمو بسنان متر تو 100 سانتیمین خاصه واشی با متر تریش دوست کرو 50 سانتیمی بو یو تریش دوست کرو 6 سانتیمی بو اینا گرد مترینی اخینا مترینی و متاوی تو استاندارد دابش کری متاوی کومال استانداردی بنیره ای بابونو انو کا چیرو کاریگری پست مدرنیزمی نبینی که داوا و جوازی که کری بلام پست مدرنیزم یاگی تر و داوا و جوازی کرو که علاقش با کلتوریونیا وإن أما إن شاء دي موضوع كلتوري وشوي غلط اللوجيكية روجدا والحال أنا كما بس مواجهوش أنا بي من شاقة بنام واتم إيش ما كردش جنگا شنيز ماني كردي شو كزانيني إي سيستم باسار ما نكرو ويو كان شاعر دكتور فريدون عبدل ما شو إما من جيتر أنا ما تماما يقلا كردن تو په هر وخت قصه کړ هر وخت سلام نشکانه پاسنیا ای انا به انا تایسه چر پاسنه ک آینه تواشه اني کرا چی جکاتنه اور شادا ود صلاتي چني شابي چی چون که د صلات نتاوي چانه زیاتر زخت کرو يعني اي وضعي پاسه سره ما به من دمام دکتورا کوي
دۆ کە یەکەتی نووسەران و دۆکی داوەت کردە تووڕێ بێنێ فرەفرە خەتەر باس و ئانێ شاکردکەچەنی ئیسۆرانی و بادینی خەریک بیان بۆ بە جەنگ و سیلاحی چونکە ئێعانە بە بادینیەکە کریان و ئەندام پەرلەمانێ بە بادینی قەسەمە ژواردن واتەنش ئازمانە چێشا تۆ زمانە پیسە چێشا قەسەمەش پەنەوەری بە مەزان و چێش ئەشم بە سۆرانیەکەی وەری ئازمانە پێسەواچی هەنوو ئانەی نیا تۆ قەسەمەکە و قبول کردی و باخاسە یعنی بە مقەدەسکردەی سۆرانیەکەی و ئینە کە من لوانی تەماشە کرد و وەزعشا ینی فعلەن فرەینن وا چا خەریک بێ ینی چێوەکە بەڕاستی بۆ بە جەنگی گەرم حەزبان حتمما دەسەڵاتەکەی گەرەکش نییە جارێتر جەنگە ساردەکە بۆ بە جەنگە گەرم ئەیتر یاگەنەمەتەوە کشوو بەس ئینەی کە ئینا بادینیەکەنە نماز و ئینە پێسە بۆ یا هەورامیەکە چەوە مێماچۆ ئیتر من هەورامینە ئیتر تۆ پێسەکەری من ئەگەر کورد تۆبی من کوردیانە کە ئینە ڕۆمووە کاتە دەسەڵاتەکە زانوو کە مە بۆ دەست و دۆچی هیچەوەیە چونکە ئیمکان و دەزوەنە دایش نییە بەس چی پێسەنێ من دکتۆراکەنە باس و ئانم کردە بێ بە ئارگۆمنت کە چی ئینە پێسەنێ و نظامی هەند لێ عەقڵ و ئێمە نارمانە کەر و ئینە بە شکلێ لاشعوری نماز و توانەی ئانە سەرمەگێر و فعلا ئانەی کە من پەنەواتی واتم جەنگ چەنی زمانی کوردی مەکردی و ئینەی کە کردێش سەرمەگێر و هەر پاسەبی کە سێژ لای ئازال هەنوو و فعلا هەر کەسێی جەنگەیەکەرۆ دۆڕیان چی چونکە ئی نظامە عەقلیەت لێ ئێمەنە بە شکلێ نائاگایی هەڵس و کەوتەکامانە بەرگن و هەرمانە کەرۆ ئیسە ئی تووڕەیە کە من وەڵێ نەسیمنارەکەنە تووڕەبیا و فعلا ئینە ئی تووڕەبیینە ینی ئینەنە کە ئی نظامە و لێ عەقلی ماکە سەب نای قبول مەکەڕ و یعنی ئینەش نە سیاسەتەنە قبولکردن نە هیچەنە و ئانەی مشکیلەشە ئینەنە کە ئینەی قبول مەکەڕ ئەناگەر قبول ماکردە ئێمە عین و ئەویشایتەری ئێمەش ئەتیادی دەوڵەتەکەما بێ بەڵام نشیا ئێمە چۆ ماسەت پێم سەپنیە ملەرێ چیش ما سەپنێم لۆ ئەویشایتەری چێوەنە شارێکی شێخ مەحموودی نامەوێژینی ئەسارەت بەسمە عمری گومڕەیی نایکەمە سەرخۆم بە دەستی مدعی تاجی شەهی قەت بە ئەمری دوژمنانم نامەوێ فەرماندەی ئینە چێوەنە ئی سەپنایە کە ئاو فرمانەوە بۆ پەنێت و ئۆتۆنۆم نەبی ئینەی قبول مەکرد زمانی کوردی ئۆتۆنۆمی زمانە کوردیەکان کانەی ئێتنیەکانی و چێمانیا بە نامێ زمانی کوردی زمانە کوردیەکێمەهانی ئەدەبیاتە کوردیەکێمەهانی و کۆ ئەدەبیاتە کوردیەکە پەنەژ ماشمی ئەدەبیاتی کوردی و ئەدەبیاتی کوردی فرەڕەنگە زمانەکەش فرەڕەنگە سیاسەتەکەش فرەڕەنگە مێژووەکەش هەر ینی دیاکۆوە هەر ئی نظامە هەرمانە کەروەر سۆمەریەکاوەی نظامە هەرمانە کەروەتایە و سەلاحەدین وەتایە و تاتایە و ئیسێن و ئینە نظامێن لێ عەقڵ و ئێمەنە وەڵی گرچی وینەشم و شاریپینەی پیا کەرمی وەزانمی ئینان ئینجا ئەنگامی بنێمی پەینە چێوەکەما سەرگێری ئیسە بابەی مێسەر و هەورامیەکەی بزانمێ چێش کەرمێ پەی ئینەی هەورامیەکە ئێمە گەرەکمانە چێش بە هەورامیەکەی کەرمێ جارێ ئەگەر واشمی گەرەکمانە هەورامیەکە زمان و نیستێش پێ دروست کەرمێ هەورامیەکە زمان و نیستێشە و دوێ جار بێن بە زمانی نیستەی نەک یەک جار جارێ بێن بە زمان و نیستەی ئاینی ئانی تێکستی ئاینی جارێ بێن بە زمان و نیستەی تێکستی ئەدەبی تەبەن ئینار هەورامیەکە نەبێن پینەی سۆرانیەکەش بێن بە زمان و تێکستی ئاینی هین و یارسانەکە کە سەرنجامەنە دەورەی عابیدینی جاب بە سۆرانی لوڕیەکەش بێن بە زمان و نیستەی ئاینی کە دەورە و شاخۆشینی بە لوڕین بەڵام ئەکسەریەت و دەورەکای تەری بە هەورامی و من پەنەژ ماچوو هەورامی ماچوو گۆران و کەواتە ئاینما هەنێم نەک ئانە کرمانجیەکەش بێن بە زمان و دەقی ئاینی جەڕاوێزی دێکاوە و ڕاست ئاینە دەما و دەم بێن بەڵام ئیسەنە ئادەقی نیسیێنێ و زمان و نیستەی تێکستە ئاینەکەی جەن لا بە کرمانجی مەسحەفی ڕەش کە کوچەی نیشتەرە
بعربي نسيانه بلام كلامك شاقر با هنا يعني جنة صح بقراني دائرة البذور ولا إسلامي بدا خواقادارو آنين يعني أنا چی وسيرا كمصحفي رشبا كرمان جيبو بهورامي جبو يا مموزين بهورامي هنو با فلاني كان إنائي جيان بينيا نكيون يعني بلا مركز سبرنگا وشو فورما جوازك وشنه مرمانوش ورو أنا إيمه أنا نياك أين ما نبو بلام إيه نظاما نمازو إزمانه كبيب زمانو تكستي أيني ويش فرس كرو ملو زمانه كاي تريده وبيس زمانو أيني منوه نك هنو إتنيكي إنا ياجي ترو أرمانو ويش كرو إينا لكردينا كاد نمازو يعني إينا تا إساء أوراميي كابيان بزمانو تكستي أيني وتكستي أدبي جار زمانو إتنين نبيان ويش نوستن ياجي نتوي أنا أصل صلاح الدين أنا صلاح الدين نفسه شيء يعني من هذا يعني لقلنا وكم يعني كردم بشر سر صلاح الدين وميديا كان شني إدوى النظامي عقلية دويك بش همان شوار ما نكره يعني واد ما تدور تشاركوا سومري شنا براسية ما النظام ليه أين كينا حوت هني يعني حوت روحاني يونيا يعني مركزية ميا فرنجيان ليه أين كيشنا يعني دليت شو وكاي تري شرقيلي تنانا ديني كماشمي يعني حالتي أنا من نعمل يعني نوانجيري شنا بس كربي مكروني وانجيري بنمي وانا كأي شوية رجوزو بس أنا متعو بس كرو براسي كاتكنيا ولو أنا بابتك شوية ترى شنا يوم جرك معنا تشيش كرمي بهورانك طبعا أرنوسا كتكستي أينيش بنانيسيانو أرنوسا كتكستي أدبي كش بنانيسيانو هورامي رنوسا هورامي كنيا هالرنوسي عربينا بكار أمان بياني يعني چیش يعني بين ونيع دنگي كدلي هورامينا هني مزانو شعرنا بكار آمي با وپا دنگا بكار آما بو اگر پا دنگا بولی شعر كان پاشكلا بكار آما بو آكاتا تو اي دنگي هما شانيانه واشمي حرف شانيان لي آتكستانا كنيسيانه وكاتي جيما گرك مانه إيسا گرك مانه چش کرمي وش زمان ككريج بزمانو نيستي يعني سيستم كودي بينداوش بمنيره يا بي ما بس عيني كتكستي عينيش بنبنيسيو بس قراني كتكستي عينيش بننسيانو يا فيداو هنديا كتكستي عينيش بننسيانو يا بي ادبيات كادبياتش بنبنيسيو ادبيات كلاسيك وجاراني بس فارسي كادبيات كلاسيكش بننسيانو يا تركيا كادبيات كلاسيك ويشانش يا بي اينينه كزمان ادبين يا زمان عيني یا زمانە سەردەمی مۆدێرنەنە پەی ئانەی دروست کردیۆ کە مەکتەبەکانە پەنەژونی و زانستی مۆدێرن پی زمانەیە تۆمار کردیۆ یعنی ئا کتێبێ پێ نمونەی کە ئەدەبیاتی مۆدێرنەنە هەنێ پی پینەی بنیسیا یعنی ئانۆ کلاسیکی پێ نمونەی کۆ ئێستا گۆرانۆ بە زمانێ بنیسیۆ شیعرەی مۆدێرنە جیاوازە چا زمانەیە نالی پەنەنیستن وإي زمانك سورانيكي آمين شاكر زمانو هر قصة كردي بأر شاكر شاوة بزمان نيستي أنا نبي زمان أدبيكي بارا وكرا بزمان نيستي هرچن يك بخشانن كمولانا خالدي أخي دنامي مولانا خالدي با سورانية جوانيش نيسيان بس شو نكريا جراسينا أنا كباسش كر زماني واشون زمانو أخاوتون سورانيكي بو بزمانو نيستي هر زمانو أخاوتنكي بسر وآيو زمانو نستكي شادوس كر زمانو جعفر يعني تو چی بيسبي چونك تو شوم تو أدبياتي كلاسيك در شعرني آينك در شعرني يعني بخشان دنيا دلي شعرنا تو جملة و يعني جملة كت جملة دروزني يعني شعرين يعني قدروا شو وكيج يعني شنو بين مني ما شيء قل چون روي عزيز نزاكت پوشان إنا جنا وكش نقصانا پوشانك هورامينيا خاصة الناس كلامنا بمذكر جائز نية إينا قردين يا زمانين بي أدبياتك يدرس كريان قل بيسر رو عزيزي نزاكتش پوشا نك پوشان آنو نزيادة هاوي پوشان ما شابره پاوی ما شابلام هورامي عموما أنا كهن أنا كملو بله پوشان
بس مولوي يا بساراني شو زانو إنه ما شو شون ما شو خلوة باسا ما شا غير بردوي ثمانية بوشان بلام بشواجي بوشاش أو رامك باسا أنجا وفلان كي ماش وفلان ما ماش ورواوي إنه زمان بتايبت بيت كستي أدبي دوسكريان ورو أنا هورامي زمان أدبي كشيوين زمان وقصة كردكش الشيوين ترى وزمان أدبي كيتم متاوي ورو أنا بخشان الدنيا أجر في زمان بخشان وبيه جملة بيتاويني تو رزمان دوسكري بلا مسمن شيء رزمان وإي جملة دوسكري أشوم بارو كل شو بزمان وقصة كرده جار رزمان كشبرني كرزمان نتاوا دوسكري متاوي زمان بينيستي بنيري يعني زمانه إني كيسي نشكرني أنا زمانه واناي نيستي مودرني يعني ثم تابي الرزمانه بي واناي هورامي كي بنيله سانو الشعري أشم بسلقه أدبياتي هورامي شيء في ويستا فرهنگ كجا شو من كري أو شيء كبكار عماني فرهنگش بيدوس كري أنا تكست عينك أو يارسانيش فرهنگ ضرورات أنا دوس كري وما تابي الرزمانش بيد إن كري يعني چی چونکە پەخشان نییە ئەگەر پێ نمونەی ئینە کۆمەڵێ ڕۆمانێ بیێنێ و تێکستی پەخشانت بێ ئاکاتە تاوێنی ڕێزمانەکەی بەرباری کە ڕێزمانەکەت بەرهار تاوی پەخشانەکە کە بی تاوی سەر و ئەساس و پەخشانەکەی ڕێزمانەکەی بنیێرە پێ فێرکردەی زاوڵەکە بەڵام کە نەتاوات ڕێزمانە چونکە جەرا و ڕێزمانەکەی تۆ زاوڵە فێرکردی كجراو رزمانه كي وزاوله وهر كسي ترفير كدي يعني كسي غركش بو ورامي فير بو شوم جراو رزمانه كي فير بو ورو اني زمان ادبيه كسورانيه طبعا فربا اساني زمان ادبيه كفير يعني بيم مولوي وانو حرفكاش بربارو ما كمش غركا بيني دواتر شعر هورامي جوانا ومشكله شنو وفرو اني سورانيه ني شعر هورامي وانا ويا واشنه چاون بلام انشا كربه هورامي قصه كردي ما يا واشنه ما يواشني اگر رزمان و اوني بربارمي كرمش بزمان و نيستي اشو مرچي هورامي ترنفير و ازمانه يبو انا ك زمان عائشه يعني انا في رجبو اشم بلو زمانه يفيربو ك جكات انا متى وات ما رزمانه كي بربارمي يعني متى كرمش بزمانو نويستو وانايوي مودرني زمانو مكتبي كواتب اني كرمي عين سوراني كي خاصه كري آی جانن زمان و قصه کرده و جارتر باری رزمانکی بنیره پسانی موسا جمالی کردن و ارمانو رزمانکی براسی موسا جمالی فرفر بمضبوطی کردین و اینا هنگام اساسی کنه پی هر زمان اتنی گرکش بو زمانو نیستیچش بو و فرهنگ رنگا فرهنگ کما موساینیان ریانی ارمانی کسورانی که صالح شوالتر جراو كسانه وكردنشا موسى جمال يعني دماو اما ودور ديجيك كزنا معينه كرو موسى جمالي اما ويرشنا كردو وكردش وينش بضروره زنا وإني موسى جمالي كردن چن په هورامي كين ان ج كرد بيون چونکه این ان نظامه پاريزنو ك نظام كرد بي كايت نيكي شوم هر يوشا جانا كوش پاريزيابو و یو بین لی جواز يعني إجازية اللابردي یو بيكون ناسن ورو أنا أشوم جاري زمانو قصة كردي أنا كان برا يومن أنا كريو بزمانو نستي ورزمانه كتش حاضرة بي زمان أدب يكي في اسمه بتشين بي زمان أدب يكي چون كرزمانو إني زمانو قصة كردي كمان مش بي يو غركش بو زمان أدب يكي ياونه رنگ استفاده چانش چانه نکرو بلان پی زمان ادبیکی و زمان عینیکی پیسما به فرهنگ فرخاسی چون که جراو فرهنگکی و آکسه که گرک شافیر بو وره بسلیقه بین منی اگر سورانی بو سراکچر و رزمانکه جمان سراکچرا یا بین منی بحثه اوروپی نامان سورانی که فیر بیان فرا با آسانی تاو زمان ادبی هورامیکی فیر بو چون که سراکچرا که چون پیرمرد فرا با آسانی تاو شارکاو بسارانی کرو با سوراني وهرد أجو الشعر كيش تك يعني هرد أجو بسوراني كنيسياني
چی چونکە ستراکچەرەکە ینی هەمان ستراکچەرە چێوە کێشەما پێ دروست مەبوو چێوە تەنها کێشە فەرەنگی دروست بوو نیرو مێژنیاشەنە کۆمەڵە چی وێنی لە زمانە ئەدەبیەکەینە نیا زمانێ ئاسانکریان بەڵام زمانێ ئاسانکریان ینی ئانە ناکە مادام ئاسانکریانە شوم ئاوی کەرمی بە زمان و وانایی چونکە پێسەواتم ئینە بە پێی ئەدەبیات و شعری دروستکریان و زمان و بەڕاستی پەخشانی نییە و زمان و قسەکردەی نییە تۆ مەتاوی پازمانێک کە ئەدەبیاتش پەنەنیسیان باری قسێ کردی و ئێو ستراکچەرێ پتەوی هەورامی ڕێزمانی و گرامەریشان و ئی زمانە کە ئێمە هەورامیە کە قسێش پەنەکەری معنای فری هورگێر و ینی وشەکێکی ویفرە ماچە ئی مێزۆ و نێرومێیە زیادە نییە ئینە گرت دۆڵەمەنی زمانەکەی جەڕاستی ئەڵمانی حاڵەتەکانە کەیسەکانە ینی ڕومێ واڕوو ینی گیروەری دەشوە تا فێرش بی بەڵام ئەڵمانی چەندیانەی ئەڵمانی زمان و زیاتر زانستینە تا ئینگلیزی ینی کتێبێ پێسە بوونکات و هایدگەری وەرو ئانەی معنێکش ئەڵمانیەکە معنێ قوڵێ و مۆپەنێ ئینگلیزەکی کاتێ تەرجەمەشکەرا دڵنیێنێ کەمەتەوە معنە قوڵێکیانە نەقڵ کرد و مشکیلە ئەنچێنێ و هایدگەر جەڕا و زمانی ئەڵمانیۆ نەبێ بوونکاتی نەتایە باسانی بنووسو و نەتایە بوونکاتی بە ئینگلیزی بنووسو و بین و ئەڵمانینە چونکە زمانە نایش تقریباً بە مێتافۆریش هەرمانەکەرۆ پێسە بەڵام کەمتەر جە زمانی کوردی زمانی کوردی بە گرد و ینی زمانە کوردیەکەوە باواشوو پاسەواشوو ینی هەستکەر و زمانی کوردی پێ فەلسەفەی ئانە وێم کە من هەرمانەم چە نەکردن بە هەورامیەکەی چۆتەبان چونکە ئینە هەمان ستراکچەرە قوڵیە فرەشەنە ینی من کۆ بەرهەمەکە و فارابیم تەرجەمە کردن بەڵام هەر چاوە کە من چەمکەکای ئەوانانە زمانەکە وش چەم کشدا ناپەنی ینی کە توانی شۆز مەکەری مستەڵەحاتێنی دروستی کردێنی هەستکەری هەر زمانەکەن و یەکەم جار کە ئینەم پێ بەرکەوت یەکەم تێکست کە فەلسەفی بێ 2005 بێ تەرجەمەم کرد چاوە زانام کە فعلەن زمانە کوردیەکی قودەتی عەجایب شاشەنەن پەی ویرۆکردەی پەیانەی کە تۆ ویرۆکردەی وە جەڕاشاوە واچی و معنای قوڵ وەرگێرا وەرو ئانەی سادەکردەوە زمانی و ئی فکرەیە بارمی و ئیسە زەمەن و سورعەتین و ئیسە زەمەن و مەزان و چشین و نشاگەر پاسە بیە ئەڵمانێش واشاچی ئاڵۆزیە و زمانەکەی شائاردێ و ئاسان شاکردێ بەڵام نەکردن شاو شانازی چش بۆوە کەراو و فعلەن فرە و ئەساس و زانستەکە بە زمانی ئەڵمانی ئینکریان وەروانەی ئەشما فکرە لا پشۆ لاماوێ کە مادام اونە ئاسانە تاوامێ زمانی ئاسانە شتەن رووس کەرمی عین و ئینگلیزی کە زمانی ئاسانە با ئانەی کەرمی ئینە لایەنەوە کامەی کەرمێ بە ڕێنووس پەی کام زمانەی و ئاخاوتنەیە بنیێمێرە یا کامە ئایا ئەوەیە کە ئانو زمان و ئەدەبیاتەکەی بارمێ کەرمێژن و نیستە یا ئەنو ئاینەکەی کە کریان بە تێکستی زمان و تێکستی ئاینی یا جەقسەکردەوە بەڕێەوە من جەقسەکردەوە ئانەی کە هەن ئەشون چاوەوەرگیری و بەڵام کە قسەکردەوە وەرمانگرت کۆمەڵە کێشەی تەرمامەیان ڕاوێ قسەکردەی کۆگەی وەرگێرمێ چی چونکە ئێمە کۆمەڵە چێنە شێوە زارێمان ئایجی شێوەیە گۆرانەکەشا گۆرانێ دەنگین و فرەفرەکە مینا فەرەنگەنە فرەکەم ینی جیاوازێنی هەر ئانەن جەڕووی فۆنەتیک و فۆنۆلۆژیەوە ینی ئشکالی هەن تامان کۆمەڵە ڕێی هەنێ سەر و ئانەی پێی نمونەی ئێمە ئویە کورتما هەن چەنی یە کورتی برە ماچا ئێمە ئیوە کورتەیە با سا ئیملای ئەڵمانیە یعنی من ئینگلیزیم بە بۆنۆ سپیلۆکە وەرشکەری وازم چەنات اینجا بۆ فەڕەنسی بزانە کۆمە یەک دنیاتۆ ینی چێوی ئینە چێوی زیارێنی ینی ئی ئیملێ ئەشم چاکسازی شەنە کردو ئیملای فەڕەنسی ئەشم چاکسازی شەنە کردو یعنی تۆ بە بۆنۆ ئیملێکیەوە مەتاوی فەڕەنسی کرد بە بۆنۆ سپێڵی ئینگلیزیەوە مەتاوی ئینگلیزی فێر ئیناگەر زمان و نیستەی ماچوو بە گۆشگرتیانە چێوێتەرە یعنی چێنە بەڵام ئەڵمانی یۆ چاچێوا کە من تەرجیعش کردە تەحەملم چەنی ئەڵمانی بۆ پی تەمەنەوە هەڵدە و فێرش بوو ئانە بێ بەڕاستی چەنینی
واچیش پاسە بنیسیش ئاین و کوردەکەی و منیش پەنەم خاسە ئائیم لێ کە ئاپیتێک کە هەنی بەڕاستی وەران وەرشاوە حرف بۆ پەینەی پاسەی کە وچیا پاسە تاوامێ بنیسمێش وەروانەی و کورتەکە و کورتەکە فعلەن بە ئاماژە و هەشتەکەی ئادوا بنیێمێرە فرەخاسە ئانەیش طبعاً بەپاو ئابنەوە و وەڵتەر کەواتم ئی ئازادیە هەن ئانێش کیبۆردەکەی تۆ دروستکەری ئانەی گەرەکش نییە پا حوتۆ بنیسۆش با بنیسۆش پاسە بنیسو ئاکاتەی تر سەلێقە گشتیەکە ورشتنەوە ئەرێ کامشا ئینە ئێمە مەتاومێ ڕشتن ئی ئیملێ گر ئیملێوە پاسێنە تا ئیسە ئیملای ئەڵمانیە یعنی ئینەکە یعنی وەڵتەر عەسەن بە ئیملێوە تەرەوە ئینکەرێن 1930 جۆم بەرەو سەر بۆ ڕەنگە ئیملێکی شاوارا کولەن ئیملێکی شاوارا یعنی سە کتێبە کۆنەکە حرفەکەی نوعاتەرێ نیسیانی کە بە ئیملای کۆنی ئەڵمانی نیسان یعنی من نیا هەرمانم پا کتێبە هەنەکانی فەیلسوفەکانی فرە جاری کەملووە کتێبەیە مارو تەماشەکەر و بە ئیملا کۆنەکەی مەزان 1930 چاینەکە تاریخەکەش و تا چلی جەسکەر و ئایم لێ هەربێنێ ئیملێکی شاوارە نەگەر ئانێ یعنی دما و ماوێ دەستکاری ئیملایشا کردووە پێ حرفێ پێنمونەی دەبڵ ئێسی هەن ئاهەیە پاسە بە بیە منیساش وەڵتەر بە دەبڵ ئێز نیسان ئینەی دەستکاری ئی تعدیلە ئیملانێ کە ئەڵمانی چەند ساڵن پەنەژ منیسو لا یەزال تعدیل و ئیملێش کەرا یعنی مشکلەشانیە ئاکاتە ئینە گنۆ لێ دەست و چێشی دێمە چێوەکەی کەرمێ کیبۆردەکەی کە تۆ منیێرێ ووە کەشتەنەن باوەکەی تەری چشتەنە بۆ کاشتەکە سڕۆم نووسی ئانەی گەرە کشبی پاسە بنیسو ئەوی تەریش گەرە کشبی با نەنیسوش ئاکاتە وەرەوەرەی سەلێقە و عام و خوێنەرا و هەورامی ئانەی کە بە هەورامی واناوێ وانەرا و هەورامی ئەینە ئیتر وەرەوەرەی دیاری کەرۆ وانەی منیسا دیاریش کەرۆ کام شاق ئی سەلێقە دیاریش کەرۆ تۆ چێشکەنی نەک وێ بە دروستکردەی وای بانی واشی ئینە ڕاستایە ئانە ڕاستە وەرو ئانەی مەجال ئەشم دەیمی پا دەنگا پا فۆنیما کە ئێمە ئیشکالمان سەرژەن پێی نمونەی ئیڤێ کە مامۆسا یاردێنی ئاوە کە حوتێش ئەشتش نەسەر ئانە کریۆ چواشتەکە پێوی تەرین پێی وەکەی تەرین ئانە کریۆ چێوەش پێ بنیێ دێرە ئەیتر یا ئانەن دمایی خەڵک بەکارژ مارۆ یا بەکارژ مارۆ تەمە پێی نمونەی ئیسە من وێم شەخسی هینەی کە قسێش بەنەکە ڕوشیەوە و سەرگەتی ئینەی بەکار نمە بەس مامۆستا جەمال پێی نمونەی کە ئەنو تەوێڵێن مەکریۆ سەپنۆژ ملو منەرە من بەکارژ بار و منیش مەکریۆ سەپنۆژ ملو ئایرا بەکارژ نارۆ بەکار مەیەکی بۆردەکە نەهەن ئانەی تۆ بەکارژماری بەکارژ بارێ دماتەر کە نویستەی کوردی فرەبی وانەری کوردی فرەبی نووسەری عەفوەن هەورامیەکە فرەبی ئانە زمان و نیستەی وانەرەکەش فرەبی نووسەرەکەش فرەبی ئاکاتە وەرەوەرەی ئیملێ وەشا وێش این کەرۆ یعنی ئەم فەرزە بە سەلێقەکەم ئانێم لەوەرەوە فرەتەر ئانە پەنەژ منیسۆ ئانێم لەوەرە و ئەوی تەر وەرەوەرەی کەم بەوە ئینە جۆرەنجە دیموکراسی نەک بە ڕەیە بە سەلێقەکە وێش گەڵمێ پەینە زوانەشناسا قبولش نییە زمانشناسای فرە و چێویش قبول نیە هەر کوردیش قبول نییە پێسە زمانی یعنی من زانکۆنێ واتم ئەگەر زۆرم وە نەکردێ بە سۆرانی دەرزواچووە بە هەورامی دەزمانچووە یعنی من زۆرم وە نەکریۆ پێنمونەی ئی فلان پانەی بنیسو ئەیتر من پەوی تەریشان بنیسوش ئینە هەر منە ننیا گردی ما ئی ئینکاریە هەن پێ حەل و ئینەی ئانە نەشما سەلێقە حەلش کەڕوو ئاکاتە نیستەکەی کە لوا خەڵک نیستش وەرەوەرە یۆشا یاگێگێرو یعنی خۆتای سێژیم لە سۆرانێکی هەر چەنەشا ڕێکێ بڕێ نە هەردە ئیسێش ڕێکێنێ بڕێ ڕێکێ ڕێ ئەوەڵە حوتەکەش بێ من یارە بڕێ من یارێ یعنی جارێ هەر جەماعەت و ستاندەردی مناقەشەکە نێ قسێکەرێنە سەر و ئانێ و ئینیشا باس و یاگەنە باس و ئیملای کەرو ماچوو ئیملای کوردیشتەنانە ستانداردە نیەن یانی سۆرانیە ستانداردە نیەنێ نا وا چاپاسە نیە و ئانیشا و ئینیشا و دوماتەر یاگەنە یۆشا ماچۆ ئانە چیە حوتە نانویستن چیرۆ ڕێکێنێ بی بە مناقەشە شائێ واشی مەبوو بنیسو ئەو ماشی ئەشو بنیسو واتمانە بەڵگەکەم وێتان دێ کە ستاندارد نییە
أنا كوتين دي جنكسر والريكي وريكي مجموعة أيسا من بقوشو كامي تاكرو كام تا ستاندارد كان هذا واجب بري ورواني إينا لقردو دوخكا يعني تنانات تو چه ستاندارد إملايشنا كفرفرينا نياو بيورانيستي نكا وشوهن بركز جاش كروا يعني تو يك وشتاي بشوار نوع بنيسيش خاصة إينا جاري كانان فعلا ياجنا جابوا ياجنا الكاوة يعني كملة شيء هني شاعرية لزماني كردينه إنا شيء من بشيء فرزين نزام وشيء فرقرن قالهم وإنا نما زود ديكتاتورية زماني دوزبو أنا أكاد الديمقراطية زمانيا ديمقراطية زمانية اعتماد وزوسر سلقنا وكيه كخلق آغاش يعني باشكل آغاي مكروش كاما أما بيانيستكي حرفك جيني ورده من پانه من نسو وره أنا جيگير بو أنا شابر مشو أنا برمشو تمام ورو أنا من پرم پاسن أنا كإمكانشان پس بيتين نريوره بكورتيكيش وبكورديكيش اینجا تو اینه کری بزمان و وانای و نیستی پی چیشی کریش پی چیشی زاوله مکتبنا نیستا وانای و هرامی فیر بود حتما پی آنی کشون کمال تکست یعنی وانو شاوه اما تکست ما کونی چن رومانی ما هنی چن چیروکی زاولا ما هنی فعلا هني يسه بس أنا نيايش تاكو إزار ولا يترجع كرو في أنيكا أو رامي كين كرو بلا ما تشوي ترن تاومي كرمش في إملاكي ما شو طبعا تاومي إملاو أدبياتك يو زمانو نستكي عينيكي واشمي أنا كبيان با زماني نسلاو عينيك شو أدبيكش هردوي كتشاب كرياوه چاپ کرده شنه ایما پی امله کردنش آکات پا امله کرد ما ای امله فعلا تراتای بد من دیو ورگیرو آکات پا نمونه من سرانجامی وانو پا امله وانو شو و آدنگی که پیویست یعنی و پا امله کی تری که آنی که پنش تحقیق کریان براسی نیاشنه آدنگیشا نیاشنه بلا اشون و تو تلفظش کری آکات تامی آدنگ آپیتا بنیه میره پی آدنگا و بامان شوا تکست ادبی کیشنه آکاتک تو اولا یکسر اینا کامن یه ماشی اینی ورامورو آدنگ پاسنو اینجا پا امله بنیسو آکاته متامی املکی تحد فره تکستش بگوز کرد آکاته تو یو فیر کری پی امله وانوه آکاته تاو سرانجامیش پا امله وانوه و تکست اینی کا وانوه مولویش وانوه بیسارانیش وانوه پا امله و اینا اشوم دزگه و بویری چانه کروه كفعلا آتيكست آينيا وأدبيا جارتر أشوم شاب كريا وبايم دي وبين إملا إنكر يعني جينا كريا أوي تريشانه أشوم را دايمي وكيشة دوزنا كلمة بيوي باقي شوار كذا حرفية باسم نيسو باب بنيسوش بين إدماء تبزانمي نيستكي وش قرار من وإنش شوية طولاني ودورو رجل وبس بنواتي دي يو شا إملا كديبهم جوريا جاي نشتنبو أنا ألمانيا كنت أيسش يعني دسكاريش كرا تأيسش كراوينا بيعني دسكاريش كرا بلام إملاء فرنسي أسمان دسكاريش ما كروجكاتنا إملاء فرنسي سفيالكش يعني يك دنيا دنجة بيتي دني موني أوي شيء شو كتبعة فرنسا كا ستاندارد تبعة فرنسا كا يعني دولتنا توا فرنسا كا دوس كردا ورشا كردا سرو قردو اتنيا كاريا وآية كان فرفرة تندي بلام ألمان باسنية والمان شاوا كباسنية عينو شيوي بشكل يا بيشوي شوار بارشا يعني هنا جوريا جايين الشنن وإيسيش خو يك زمان شان ويك شان بلام جوريا جا فدراليزم شارع قستن كهري أوتونوم على راسه شيوي شاشنن شاني كربطة بكرديو بس فرا بكالي تبع يوناني شنبيان لا غريكي شوبيان سومري شنبيان ليميديا كاي شنبيان وإن عقلين كأصالة فرشن وعقلين سرو آزادي مرزيانره ورو أنا أشوف إما براسي شانازيش بوكن هنا يتر شوكيني حرفك دياري يعني مقسم ما سر كردين فيش مكرو هي كي اعتيادي اشتكسروا بنيه ديرار كز نيستش باب نيسوش بين مني دكتور ناجح مع شو هنا دينه بعد بنيسو
هاکاتە خوێنەرەکە وانوشۆ تاواش بە هێوانوشۆ یا چونکە کاتە تۆشم وێ بنیسی و بەڵام دێ بنیسی و بەڵام بە هێوانیشۆ پێی نمونەی وە کورتەکەشم هوو بنیسی بەڵام بە ئەوی کوردوانیشۆ ئاکاتە ئی کەسەشم بە سەلیقە ئانی جاکەرەوە جەڕا وشەکەیەوە ئانانین بەس تۆ من ماچوو خاسترین ئیملا ئانەن کە نواندن و گرد و دەنگەکەشتە نەبوو نەک ئەلۆفۆن نا فۆنین گیان کیبۆردەکە vێکێکی مامۆستا کاروان وەکە ئەوەلی کە مامۆستا جەمال بە فۆنی مشزان و یارێ نقطەشتەر بنیارە و تەمام تەمام کیبۆردەکە ئێمە بە جوان فیشترین دریانە لێ ئالەیە ما نەشوی وە کیبۆردەکە سەر ئەساس سۆرانیەکەی نیارمانە بەڕاستی پێیانەی هەر کەسێوە ئێمە مەسەلەن هەورامی بڵێ فرۆجانی بە سۆرانی بنویستی پێیانی یاکە دەسڵ نەواقی و بە هەمان شێوە دریانە لێ چێوە خاسە بە شفت پیتەکی هەورامی بە شیفت و ئالە کردی و بە شیفت و ئای بە شیفت و دی بە شیفت و ئەڵمانیەکەی چوار پیتێژانێ تقریبا چوار یا پەنج بە شفت بنویسی هیچ مشکلە نێودەوڵەتی وەشتیان ئەم پێچشتنی پێمبایی هەم پێمبایی وەشتیان پێ ئەندرۆیدی هەم پێ ئایفۆنی هەم پێ کیبۆردی هەر کەسی تویاش بە ناوێ و بداگادارکەرەوە بە جا مەزان و ئێمە بەڕێیەوە من ئی مەوزوعایی تر وزیۆرە وە گرد و حرفەکەی وەزیان لێ کیبۆردی و تەمام ئەوی تەریش مەمێ دەس و نویستەیی تر یعنی سانێ زەرورە تێکستا بەڕاستی یەشۆ تێکس بنیسمی پروژەمان ڕۆشن بیۆ دەستاوەش و جەناب دکتۆر ئاغەفرا بین برێمە جاندین نەزانم ژێرەشاتەکان هاسە زیاتر جا سی و دوو کتێبە نووسینی پێی حرفان دەسەکەوەش بۆ مامۆستاگیان یەخوا هەرمەنی گۆرش نەگولانە حرفانیشان نووسێنیم من مەراتم ناکێ هەرکەس بنیزم بەڵام من ناچارم نەکردیۆ باشم میشو ئەسەمە بە هەورامی مامۆستا من بە هەورامی نیست لەشە ساغ بۆ یەخوا هەرمەنی پێی تێکستی زیاتر بەڵانی کە من دیێنێ سۆرانی بە سۆرانی بەڵە دەی هینا بەڵام ئەگەر بە سۆرانی نوویسە بم بێژ لە سۆرانەکەی هەورامیەکە بازم نوویسە بێ بە شەرحەکەیم بە سۆرانی نوویسێوێ دکتۆر ناجەحی کاتشۆ بە هەورامی بەڵام نمونونەکەیم بە هەورامی ئاردێنێ و بەڵام شون و ئانرێتە هاچی بنوویستان بە هەورامی هەم شەرحەکەیش هەم نمونونەکەیشم بە هەورامی نوویستێنێ من دەسم ئامانە چەنیانەیە و دلێ مەشگ و کۆمپیوتەرەکەی منە هەنیم و هەژ نوعیش هەنی یعنی هەژ نوع حرفێ کە هەر چامرێنێ مەتا و تەرکێشا کرد و بەڵام ئێتر چەنیانەشە ئاساین بەزانن ئەوەڵ وینەکەوە حرفەکە وەرامەر وینەکەی بنیێرە و تەمامە یعنی پێی ئێتر من ئەمانە چەنیان هەیە بەڵام ڕاستەکەیش وەخت وێش من ساڵ 1970 دۆرەی کوردیم دی دکتۆر ڕەحمان و حاجی معرفی یەکچی وش دیە بێ ها بزوێنێ گنۆ ماش و گۆڵەگانم بی کرد دنیای کردەوە کوردی هەر مەمنونیش بێنێ من چوار حرفێم دیێ دەنگیم دیێ و قەش فێم کردی کە بێنێ خۆ نەبێنێ کەچی مەیەک ژێمەرە وەڵا جا مامۆستاگیان تۆ جارێ ئانەی کردنت ئەنەو ئتنیەکەی هەرمانەوە کردین ینی ئانە و ئانەی کە تۆ کردن ئەساسین هەم ڕێزمان هەم فەرهەنگ هەم کتێبێک کە نیستێنەوە چونکە ئیسە پێویستمە فعلەن بە تێکستین من فرە دڵخۆشەنا کە باس وانە کرد سی کتێبێ یوشا چانە قورئانە تەرجمە قورئانی تەرجمە بەرگی یەکەم و دووەم و هینی صحیح و بخاری ئەنجا کتێبێ فرە مهم بە نامەی لا تەحزەنوا عەلە ئیسقەرەنی ئەنجا مەسەلەن ئاش گۆرانیەکەی ماچەکە بەڵام شاری شاعرانیانێ ناوێمیان ئەدەبی شەفاوی هەورامی ئێتر فرە چێوی تەری نووسێ لەشە ساڵ بۆ یەخوا هەرمەنی بێنەوە بە هیوانە تەمەنێک چەمەنەن هەر بەردەوامی چان ئینە هەستکەر و هەرمانە و یەک کەسی نەبێت ئەنجا زیاتر شش دیوانە شایە هەورامیشەمان پی زوانە ئیسەیە من چونکە چاپ کردێنێک کتێبەکەی مامۆستا ئەجۆم یا چوارچان یا پەنجشانی چاپی دەستیەکەیش پەنج چاپ کردێنێ ناجا نافرێشە چاپ کردێنێ فرە ئانی چاپ کتێبە چاپ کردێکم 36 تا ئێستا
بس كوز أنا بالنسبة لي ما أنا وقتها باسش بنكر مركز با إملي من يسوع حرف كيهنيم يتد ما تري نبراسين كليو رنجا زمان أنا واسمي إملاك سلقك وازور شهور شنو يعني أكاتا بين منير رنجا يكتب توشاب كرياوا با إملي كيتر هنا قشتي هاي تو لصور شوكاك دكتور من سؤالي ومن أول سؤالك روشن كرديوم لو چا وقتوان كأي چوار سيمينارة تبيشكش كرديني يرى سيمينارة ناگهان ببي كريوا أقل چنا بيبو كريو ناگهان أقل نبيبو چنا تفسير وي آياتنا كباسو إتنية كاكر يعني هيج إتنية وجا إتنية ويتري زياترنيا يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا بياج ناسا يكري إيكي جاكي زياترا إن أكرمكم عند الله أتقاكم إن روشن كرديو أو يعني شا وقتوان كما مساعي بابا تما فيش كشكرو وشوني أبزانمي كهيج زواني جزواني ويتري زياترنيا والجناب دي إشارة بانية كردين سؤالكينه كإتنياكي كومالي واني تشيرو تشطحو قوميتي وانا مشوق ليري باوي اتشيج ماچي باكسي يا باكسي كماچو مثلا يموي سالين خريكين ميم عموسام زانو ويو شاقسا داخي ويسخت بين سر دلو منو معموسايا واني شاك خريكي هرمانيني كماچو زلالش بي أمني قوميهن جو وقتی وانا این قومیت پاریزنو ایتنیکی بازمانکی هر یو جیاگی و با اینو وشاو چترو وشاو پاریزیا با سروشتو وشا پاریزیا ایقسی چی جیانولاتو و أنا ياونو قال لا عائشة وأنا فرنا وشان عفوا أستاذ كسي تشكو هرامي أنا كما شو ينزل في أمني مترسين سرو أمني قومي ما شو أنا وش ما مترسين سرو أمني كومرايتي كل إنه كتو ما تيجي جنبنا أخوي دوسنا إنه تو ما تيجي بشوي كومرايتي منو إنه تو ما تيجي كرت خبولج ما كرو وإنه تو نعمنيان قومنيان وإنه فكرة والناسيوناليستين إنه تو نعمنيان قوم قرقتا إثنيا الأوصاو دوس قريبا نعمنا توي وإثنيا الأوصاو إثنيا كو جنابي ويبع آغاسر ومنهم من جاغاينتي كو تقبول مكرو بعد ما كش قبولج مكرو أركز كرمان جاكبو عينو شيء وإن بيسا أمانو قبول نكريان ورو أنا وتوبو بسبب تفرقي وأنا وتوبو بسبب أنا كشيوي وأمني نتوي كردي جنو خطرو وكانت تو باسات كرتو كرديني شكتو قربتا إثنية كريبة جزء كريبة كلك ككل كانوا قردي معنا وهي مهري وما جزء المشاكل وتو قربتا جزء كو كريبة كلك هنا تجواب لوجيكين يعني كمان ما شوش لوجيكا بس أنا كأو ما شوش لوجيكين وأنا ككريان غلطين دنيانا كريان ورو أنا دنيانا قد سد غلطين يعني هنا يعني أنا ناراسا هنا جوابك دستاوج دكتور بام بكل بقول شو بلا برسياري فرين بيني بلا كلش خروه ما شو حق دماء السيمينار الدكتوريا كباس وزواني وكيشكا زواني إشكالي فلسفيا جاء ديامان وفلسفة حقا زوان أشناسيج عين شيء باس وكيشكا زواني كرون من يك شيء بيترم هن وات زوان وغوراني نيان شارع بي أدبياتي والله بيسا بلن يارسانكي كركوكي ريك أبا زوانية كشعر كيشا بلن نيان شارع ما بس معنا نبي هنا أصلا زمان أدبي كوش يعني دروس كريان يعمل ما شو خلقانوش بس اللي قايبه بتخطيط دروس نكريان تناز ماني مودرن انا ده خاصه كيف شنو فهلويات بيان فهلويات انا ما تشواز كرديان قد ما در ادبياتي كردي بيروش كرو بقدو ادبيات كاوي فهلويات زمان ليريكي بيان شاري ليريكيش بنانيسيان اتنيا انا كحدود ايران نبيني اتنيا كرديا كايشو بي هنا زوانيا نوستر لا فهلويات يا زوانيا فهلويات يعني أنا إثنيا بيجان إلي ركيا بازمان كويش واشو تنانا دا نسريان يعني كباسو يعني كرو كونا باسو أوراماني كرو كماشو جوانترين فهلويات بأوراماني نيسا هنا فهلويات دمان تاني فهلوياتا ورا
هەورامیە کەنار بەردەوام بیان بە ئەدەبیاتی هەورامی و فەدەبیاتەکەی تەرە چاستەنە نەمەدەن و کێش و پەنجەی وەرگیریان و ئاشێوازە دەبێ پاسە تەتەوڕشکردن ئی نەشم دێکۆڵنەوە سەرکردی و بەمانا و دروستکردەی ئانێک کە دروستکردی و جەڕاستینە یعنی ئانن کە ئەشۆم ڕێزمانش پێ بنێرە ئانن کە ئەشۆم پۆلیسش پێ بنێرە ئەشۆم مامۆسێکی کە دەرسەکەی فێرکەرە عین و کاتینە پۆلیسی بە و یعنی ئاتە لە فوزاح پاسە کردی و کە مریانەرە کردی و بەس ئیزمان ئەدەبێکی پاش کڵجارێک کوردەنێ هیچ بە هین دروست نەکردی تەنانەت سۆرانیەکەش کە بێن بە زمان و نیستەی دەسەڵاتە نەبیان بێ پێسە پۆلیسی کەر و شەخصی کریان کۆمەڵێک کەسی ئامێنی ئێرمانیشا کردن سەری مامۆستا جەمال شەخصی بە ژاوانی نوێژکردن جەڕا و دام و دەستگایەوە نەکردن یوتەرم سەروات دەنگە یام حرفەکە زوان وێ مەلێکسا چوارەما هەنێ ئێمە چەند ساڵێن یەری چوارکی بۆ لێما هەنێ ئی دەنگی وی حرفی جیا کردێنێەوە حەسکەر ڕای و ڕاو بە ڕێزی تازان سەر و دوێ مەسەلەن ئێمە وێمە جیا کەرمەجە کوردستانی گەورەی بادینی وێژ جیا کەرەوە ئیسە ملی مەسەلە منتیقە و شێخانی مەزا منتیقە و زاخۆی بادینەکەی وێشا جیا کەراوە چا سوورچیەکی هەنی هەرکیەکی هەنی ئێمە گوێمە جیا کەرماسمێ کوردستانیە نیەن مێمە سەر بە خۆێن مینە تا چۆن تەندروستایی نەخاڵێ یعنی پاسەم واتە نەسکردی نا إلى برسيارة يا باسكر يا مثلا من هورامي واتو بعقلية النتوي كردستانينا زوانا كم قرتي موزو خزمته كردستاني مثلا بأهان نتوي هنا ناوتشجري نكرو ناوتشجري على نتوي نخاله يعني من كلمة مدز نجنو شيء مدز نجنو فناورو فارسكا برو عربكا مثلا عادز يا وانا پنا پی سورانیەکەی بەرو تەندروستەرە مەسەلەن بنووسن نیگەران لێ هەورامینە بنووسن نیگەران جەبرا سۆرانیەکەم جا کوردستانی نەورگرتن کام شا دروستەرە ئینە بە کۆڵی دەستەوەش زانین چ وەش جارێ ئەشون من دێ شوێنی جاشکردن انتماپی ئیتنی ناوچەگەرینی بە نمونەیە کە تۆ ماچی سوورچیەکی ئینە ناوچەگەرین بەس سوورچێکی ئیتنی نیە سوورچێکی ئینە لێ ئیتنی نجاس سورچی هر نگینه دیتیه نه دو اتنیا جواز باششا سورانی نه باششا هینی بادینی ناوچەگەری پێسەنەواشی شامیان ناوچەگەری نەک هەورامان کوردن ئینە ئیتنیە ئینە یانی کە تۆ بەی باس و هەورانیەکەی کەری ئینە ناوچەگەری نیە بەڵام دێ سۆرانیەکەینە جافەکیە پێی نمونەی کە یانی باس و جافی کەرا واشا ئێمە جافی عین و سۆرانی این کەرمە ئینە چونکە سۆرانی جافی ئینە سەر پا ئیتنیە هینە هەمان ئیتنی ئینە ئیتنیەکەی شەق کەرۆ یعنی ئینە کریۆ ناوچەگەریش نامێ بدی چونکە ئینە لێ حدود و یەک ئیتنی ئەگەر حدود و یەک ئیتنی گروپی نشکرد ئانە ناوچەگەری بەڵام ئیتنیەکە وێشەنێ یعنی وێشەنە ناوچەگەری مەکەرو وێشەنە ئیتنیە و ئەدەبیات وێژان مێژوو وێژانش گرچی و وێژانش ئینە و چێوێ ئۆتۆنۆمە و ئینە چێوێ ڕەوان داخەز بە ناوچەگەریۆنە بەنسبەت و کوردستانی و ئانیشا و ئێمە مشکلە ئانە ئیسا ئێمە کوردستان یۆن جەڕاستی کوردستان شێوێ ژیانیان مشکلەکە ئانەن ئێمە جوگرافیە و سیاسی دروست کریان دەوڵەتێکی دروستی کریانی ئی کوردستانە کە ئێمە گرما وێمە ئینتیماما پێشەن کۆمەڵە خەتی شاکێشتن بنێن کەی خەتی پێ ئێمە معناشان وەروانەی ئێمە بارجۆرێ بۆ کوردستانی هەیە یعنی تۆ پێی نمونە ئەگەر چوار دەوڵەتیش رووسێ با سنووری دەوڵەتی کوردیە چوار سنووری سیاسی ئینە پاسە مەکەرەوە کە کوردستان بۆ بە چوار کوردستان نیشتیمانیان جوگرافیا سیاسی پارچە پارچەش مەکەن مشکلەکە ئانن چەندین نەتەوە کا دەوڵەتەرە پاسە نیشتیمانی چارکنا دەوڵەتە جاکاتێنەش یاگیانە نیشتیمان و ئی هینەیەنیانە هینەی وەش بە نەتەوەزان و بەوەی جوگرافیا سیاسیەوە کە کریان بە نیشتیمان و ئالی فێربوونێ کوردستانە کریان بە نیشتیمان و تورکی و هینە تورکیا خاصا یعنی هینە گەر خاک و تورکی جاکاتێنە هینە خاک و تورکی نییە هینە ئی جوگرافیا سیاسیەی بشکرد و ئینە حدود نریانەرە واتەنشا نیشتیمان عیبارەتە شانەی کە ئاسمورە سیاسیە دیاریشکە بەڵام نیشتیمانی نەبی و نیشتیمان یعنی
ئانەنە کاتێ من ملو پێی هەورامان و ئەو دینی زان و ئانە دنیاکێ منە هەز یعنی زان و ئینە کوردستانە ئانە هەمان نیشتیمانەکە ئینانیشەن کاتێ ملو جوگەکێ بیاری ئیدیم و ئۆدیم ئینە ئۆدیم نیشتیمانێتر نیاوی دیم نیشتیمانێتر بۆ پێی من هەمان نیشتیمانە وەربانەی ئەشۆم باس و دەوڵەتی کردێ واشمێ ئایا ئەگەر 4 دەوڵەتی یا 5 دەوڵەتی کوردیە بە ئینە ناوچەگەری ئینە بە هیچ شێوێ بێ 4 دەوڵەتا و 5 دەوڵەتا کوردستانی دابەش یعنی ئینە عیلاقەش بە نیشتیمانی یۆنیا پا مەفهومە دێ کوردی نە لاوێ بە پا مەفهومە سیاسیە ناکات یەک چۆن ماوەسە تەبان یعنی جۆرێ ئەگەر ئێمە ئێتنیەکا وەرگێ ئێتنیەکا کەرمێ پا جوگرافیا ئاکاتە ماچمێ نیشتیمان و ئێتنیەکا جیاوازە و نیشتیمان و پێنمونە هەورامان پێسە نیشتیمانی ئانە کە ئێمە پەنە ژواشمێ وەتەن کە واشمێ وەتەن مەبەستمە ئانە نییە کە هەورامان وەتەنە و کوردستان وەتەن ئینە وەتەن و ئێمەن پێسە ئێتنی وفعلا جغرافيا وكلتوري وتو هنا اللي فضاء وكلتورينا أبي تركا نشتمانا إتنيكا وشوما بلي نشتمانا كوتو دو فضاء جوازي وهي جوازي أشوم منا ونشتمان في معنى نشتمان وتنا عقاتا يما تاومي بين مني ولات جاكرنا ولات كردستان ولات أنا نكاينا كل يكاي جيرو يعني أنا كأتني كو إتنيكا كاينا هنا نقد ولاتك إيكا يعني جيكا أنا نشتمان تو تابي موضوعك خاق نيجا راسنا نشتمان يعني بين مني كومالي أورانية با جانا وشاوة بلا بين مني بي كندا پاسەلێکە کە وێژە ئەنیا گێهۆر شنادە گێوە هەورانیانەی وەشەکەرا و دنیەکی وێژا وەشەکەراوە چاندێ وەفعلەن ئانەیتر هەورامانە یعنی تۆ هەورامانەکەی تاوی هەورامان تاوی یاگی تریشەنە دووسشکەری بەڵام بە مەرجێ هەورامی یعنی ئینەی کە لێتەنە هەنتاوە بێبەر واسەلێکە هەورامیانەی کە ئاکەشی شەک کردی بە هەورامان تاو یاگە تریشکەر و بە هەورامان بس هەورامانە کە ئیسان ئینە فعلەن هەورامانە ئەرێکێنە هەورامانەکە کە شوم کە تۆ یعنی باو باپیرانەکە چێوە ئێگەش مەرزانەرە پا دنیا بینەی کە هەنش وەکە میت لێش تۆز پا قوڵەیە کەری یعنی قوڵی وێت لێ کەشەکان وەینە ئەسکەر مامۆسا ڕەنگە تعبیری ژوانە نەکردی بەڵام فۆرماڵانە پێی منێ گەنجمان بەڕاستی هەفتەیە دوو جارێ نەلو ئاکەشارە شێت نلو پاکەشارە شێت یعنی گەنج دوێ ڕێدبوور کەوتۆجا هینی دوا سلێمانی بێتاقەت بوو یەکسەرشم لێوە من وێتم پاسەنە خورماڵ چێلوانی ترازانی پۆلارەی ترەوێ مواد باز بە غەریبی کرد وەز بە یعنی هەستیان لێ تۆنێ وەفعلەن ئی ئەستا من ئەسکەروم وەرە وەرە خەریکا زیینە بێ و ئاستە ئانەی کە تۆ جەنابە فەرماوە ئی ئەستە بەبوونە و دنیاگەرایی و بەبوونە و ئانەیەوەکە ئیتر کەوتی مێشۆنی دنیا و شۆنی زەڕی و شۆنی فلانی و فیزاری فعلا ئی ئەستە لاواز بوو بەس ئەسکەرو وەرە وەرە ئی ئەستە خەریکا بێ پرسیارە دووەمە دکتۆر گیان جواب نان بەڵێ کامیشان ئانەی پێی پەنا بەرمی وەرو کامیشان مەسەلەن ئیسادەکردی لە وشە سۆرانیە حتما سۆرانەکە ئاسایی نەگەر وشەوە دەست نەکەوت و سۆرانەکەی سۆرانی اینجا بادینی بە حکومان نزیکەیە کە بین و چکە هەورامیەکەش تەسیرش سۆرانی وشش فرەشەنەوە بێتن یعنی بین و هەورامی و سۆرانینە وشە واڕایۆ هەن و زیاتریش بەڕاستی هەورامیش فرە دوان لێ سۆرانی یعنی لێ خۆڵەرەیان مشل لازم بيه نواكا ما في منطقة هنا جنسان سرو كاريجري جوراني سرو سورة يعني فعلا أو شيء شبر عردني لسوراني كأنك هوراني وبين سوراني